ئایا ئەمەدزانی وە لەسەر خەو؟ توێژینەوەیەک دەریخستووە کەوا خەوی باش دەبێتە هۆی زیادبوونی جوانی و سەرنجڕاکێشی. لێکۆڵینەوەیەکی زانستی ئەم دواییە گەیشتە ئەو ئەنجامەی کە خەوتنی چەند کاتژمێرێک ڕەنگە مرۆڤ سەرنجڕاکێش بکات بۆ کەسانی تر. لە توێژینەوەیەکدا کە لە گۆڤاری زانستی کۆمەڵگەی کراوی بریتانیا بڵاوکراوەتەوە، توێژەران دەڵێن تێکچوونی خەو بۆ چەند شەوێک بەستە بۆ ئەوەی مرۆڤ ناشرین بێت و وەک پێشتر نەمێنێت. هەروەها توێژەران ئاماژەیان بەوە کردووە کە ڕەشی دەوری چاو و ئاوستانی پێڵ و چاو ڕێگری لە پەیوەندیکردنت لەگەڵ کەسانی تر دەکات. لە توێژینەوەکەدا داوا لە خۆبەخشەکان کرا 2 شەو بەباشی بخەون و دوای هەفتەیەک داوایان لێکرا لە ماوەی 2 ڕۆژدا تەنیا 4 کاتژمێر بخەون. لەگەڵ ئەمەشدا بەجیا وێنەیان گیرە، واتە وێنەیەک لەو کاتێک کە کەسەکە بەباشی خەوتووە و وێنەیەکیش لەو کاتێک کە تەنیا 4 کاتژمێر خەوتووە لە ماوەی 2 ڕۆژدا. لە کۆتایی توێژینەوەکەدا 122 کەسیان هێنا تاوەکو سەیری وێنەی خۆبەخشەکان بکەن. ئەو کەسانە توانیان بزانن کە لە کام وێنەدا کەسەکە ماندوو دیارە و ئاماژەشیان بەوە کردووە کەوا ناشرینتر دەردەکەوێت بە بەراورد بە وێنەکەی تر. کەواتە دەپرسین ئایا جوانی خەوتوو ڕاستیە یاخود ئەفسانەیە؟ بەپێی توێژینەوەکان زانایان دەریان خستووە خەوتن بۆ ماوەی 7 کاتژمێر بۆ تەمەنی ناوەڕاست بە تەواوەتی دروستە و لە هەر حاڵەتێکی تر خەوتن بۆ ماوەی کاتژمێری کەمتر یان زیاتر ئەگەری دروستبوونی تێکچوونە لە توانە دەرونیەکاندا.